بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، برایان، خوشکان، داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول کات و عاقبەت خێری هەردوو دنیامان بکات، سەرفرازی ئەو ڕۆژەمان بکات کە خوای پەروەردگار خەڵکی زن و ئەکاتەوە ئەفەرمێت ئەوانەی ئەهلی ڕۆژون لە دەرگەی ڕۆژوەوە فەرم و بچنە ژوورەوە. خۆشەویستان و برایان، خوشکان، هەر کەسێک لە ئێمەی موسڵمان خوای پەروەردگار ڕێگەیەکی بۆمان دیاری کردووە کە ئەویش ڕێگەی گەیشتن بەخوایە سوبحانەه وتەعالە، و باشترین ڕێگەی گەیشتن بەخوای پەروەردگار ئەویش ترسانە لە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە، بۆ ئەوەی ئینسان ناگاتە چڵەپۆپەی لەززەت و عیبادەت ئیلا لە خواترسان نەبێت. ئەویش زانا و پێشەوایانی ئەم ئومەتە زۆر بە جوانی باسییان کردو، ئینشاءڵڵا ئەچینە خزمەتی. خۆشەویستان، خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە ئەفەرمێت وتەزەوەدوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. ئەی خەڵکی، زاد و زەخیرە کۆبکەنەوە لە مەوسمی حەجە. فإن خير الزاد التقوى، کەسێک ئەچێ بۆ حەج پێویستی بەوەی زاد و زەخیرەی پێبێ و لە ڕێ لەوێ بێنان و بێ ئاو نەبێت. و هەر ئەوەشە هۆکاری ئەوەیە کە ئینسانی موسڵمان کاتێکە لەخوا ئەترسێ، باشترین ترسان لەخوا ئەوەیە زاد و زەخیرەی قیامەت کۆکەیتەوە. بۆیە ئەفەرمێ وەتەقون یا ئولی الئەلباب، ئەی ئەو کەسانەی کە ژیرن لە خوای پەروەردگار بترسن. کەواتە تەقوا یعنی چی؟ یعنی میزانێکە کە خەڵکی پێ ئەناسرێتەوە، هەر وەک چۆن خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، باشترین کەس لە سەرزەوی ئەوەیە تەقوادارترینە، نەک ئەوەیە کە عەرەبە، کوردە، تورکە، فارسە، نەک ئەوەیە کە مەسەلەن بەڕواڵەت ڕیشیە، هەر وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئین الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای پەروەردگار ناڕوانێتە لە شولار، ڕاستە لە شولار گەواهیدەری بڕگەیەک لە چاکەی داخلیە، بۆیە لە دەرەوە وا دەرئەکەوێ. بەڵام زۆر کەسیش هەیە لە ڕواڵەتا بە موسڵمان و بە چاکەکار و بە جوانپۆش و بە ڕێکپۆش دەرئەکەوێ، بەڵام لە ناواخنە نەخۆشی و داماوی و هەژاریەکی زۆری هەیە لە ئیمانێ. بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. چێ بگاتە مەرتەبەی تەقوا و لە من ترسان، ئەوە باشترین کەس و بەڕێزترین کەسی ناو کۆمەڵگە و ناو موسڵمانانە. کەواتە ئینسان بە ئەسڵ و نەسەبی لە خوا نزیک نابێتەوە، بە زۆری پارە لە خوا نزیک نابێتەوە، بە دەسەڵاتی زۆر لە خوا نزیک نابێتەوە، هەتا وەکو عەرەبێ و فەساحەتی زیاتر بێ لە خوا نزیک نابێتەوە، ئیلا بە تەقوا، ئیلا بە تێکۆشان و هەوڵ کە ئەویش ڕەزامەندی خوای پەروەردگار و ترسانە لە خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە. طبعا ابن كثير رحمة خوای لێبێ ئەفەرمێ التقوى يعني اسم جامع لفعل الطاعات وترك المنكرات. ئەفەرمێ تەقوا ناوێکی گشتگیرە بۆ پەرستشی خوای پەروەردگار و تەرککردنی شتە خراپەکان و منکەراتەکان. ئەوە ئینسان پێوترێت ئەهلی تەقوا. ئەهلی تەقوا ئەو کەسەیە کە بە کۆی گشتی ناوێکی گشتگیرە تەقوا کە ئینسان وا لێ بکا، کردەوەی چاک بکا و دوور بێ لە خراپەکاری. هەروەکو خوای پەروەردگاریش لە قورئانە فەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله. طبعا ئینسان لە چیە وای لێ دێ لە خوا بترسێ کە ئەزانێ ڕۆژێک ئەگەڕێتەوە بەلای خوا ئێستاکە بار و پریاسکەی خۆی ئەپێچێتەوە و زیاتر و زیاتر لە خوای پەروەردگار نزیکە بێ. کەواتە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەو ڕۆژەی کە جەنابەت بە ڕۆژوو ئەبی، بۆ ئەوە نییە کە ڕۆژێک تا ئێوارە بە ڕۆژوو ئەبی، ئێوارە سفرەیەکی جوان و پڕ لە گۆشتی قەل و مریشک و چی و ئەنواع و ئەشکاڵی سەمون و کولێرەی گەرم و دانشی تێر بخۆیت و دوای ئەوە نەتوانی هەڵسی دوور کات تەراویح بکەیت. بۆ چییە؟ شهر رمضان الذي أنزل فيه القرآن، بۆ ئەوەیە لعلكم تتقون. لعلكم تتقون، بۆ ئەوەی تەقوای خواتانە بێ. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات. چەند ڕۆژێک و تێ ئەپەڕێ، ئینسانە بێت زاد و زەخیرە لەو ڕۆژەیە پڕکاتەوە، ناوی خۆی تۆمار کا لەگەڵ تۆماری ڕۆژۆکانە بڕوە. ئەگەر ناتوە دانشی خەریک نان خواردن بی، ڕۆژەکەی تەنها برسێتی و شەوەکەشی تەنها تێری و سەیری مسەلسەلاتکردنە. بۆیە ئینسانی موسڵمان گرنگە زۆر باش ئەوە بزانێ
ترسان لەوەی کە ڕۆژێک ئەگەڕێیتەوە لێرە پاڵنەر ئەبێ بۆ ئەی لە خوا ترسبی سبحانه وتعالى. و موضوعی تەقوایش موضوعێکی قەدیمە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ولقد وصينا الذين اوتوا الكتاب من قبلكم واياكم ان اتقوا الله. ئێمە وەسیەتمان کرد بە ئەهلی کتاب من قبلكم، بە قەومی موسا و عیسا، بە قەومەکانی تر کە ناردمان لەسەر زەوی و پێغەمبەرانمان بۆیان نارد، ان اتقوا الله، تەقوای خوا بکەن. ولقد وصينا الذين اوتوا الكتاب من قبلكم واياكم، ئەوان و ئێوەش پێویستە لە خوا بترسن. لە خوا ترسان وا لە ئینسانەکە بیباتە پێشەوە، لە خوا ترسان وا لە ئینسانەکە حەڵال خۆر بێ، لە خوا ترسان وا لە ئینسانەکە دەست بۆ حرام و مەمنوع کراوەکان نەبە. ئەویش زۆر بە ڕاشکاوی تەنها ئینسانی ئەهلی خێر لەمە تێئەگات. خۆشەویستان، ئەبی ذەر ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمی فەرموو اتق الله حيثما كنت. ئەی ئەبی ذەر، ئەی ئەبا ذەر، لە خوا بترسە لە هەر شوێنێک بیت، لە هەر شوێنێکی پێویستە تو لە خوا بترسی. لە خوا ترسان وا لە ئینسانەکە لە هەموو شوێنێک بێ مەقامی هەبێ. یعنی ساگەر کەسێکی پەرژینی قایم بێ لە ڕووتان دز بچێتە شوێنێ بڵێن دزەکە هات، خەڵک هەمووی گیرفانەکەی خۆی ئەگرێ، یان کلیلی دەرگەی ماڵەکەی داخە، یان کاچێتە دەرەوە ئاگای دەخیلەکەی داخە. بەڵام کەوتیان کەسێکی لە خوا ترسات هیچ کەسێ لێی ناترسێ. بۆیە ئینسان لە هەر شوێنێک بوو لە خوا ترسا، هەموو خەڵک خۆشی ئەوێ و هیچ کەسێکی شک و گومانی خراپەی پێ نابە. بۆیە کاتێک کە سەحابەیەکی وەکو ئەبوو ذەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەسیحەتێکە ئەفەرمێ ئەی ئەبوو ذەر، لە هەر شوێنێک بووی لە خوا بترسە. ترسان لە خوا وا لە ئینسانەکە بچێتە هەر مەجلیسێ، بچێتە هەر مەملەکەتێ، بچێتە هەر ماڵێک، بچێتە هەر شوێنێک، هەر بازارێک، خەڵکی لێی ئەمینە. بۆ لە زاتێک ئەترسێ کە دروستکەرەی هەموو جیهانیانە. لەوە نادیسە زۆر خەڵکێ دزیناکە لەوا ترسێ پۆلیس بیگرێ، لەوا ترسێ حکومەت بیگرێ. بەڵام کەسی متەقی لە سەرووی دەسەڵات و حکومات و هەموو شتەکان لە زاتێک ئەترسێ کە ڕقابەتێکی عەزیمی بەسەر هەموو مرۆڤایەتی هەیە، پێی ئەوترێ ئەرک و فەرمان. ئەرکە کە ئینسانی موسڵمان دزی نەکا، خراپە نەکا، و فەرمانی خوای پەروەردگارە کە تەقوادار بێ و لە خوا بترسێ. بۆیە خۆشەویستان، ئینسانی تەقوادار ئەولیای خوایە، ئینسانی تەقوادار خۆشەویستی خوایە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وإلى آخره. إنساني مسلمان خوای پەروەردگار ئەفەرمێ کاتێکە ئەهلی تەقوایە ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم. چێ ئەولیای خوایە؟ الله ولي الذين آمنوا. چێ ئەولیای خوایە؟ چێ لە خواوە نزیکە؟ لا خوف عليهم، ترسیان نییە، ولا هم يحزنون، نەدڵگرانن، نەئەترسن لە ژیانی دنیا و نەدڵگرانن دوای مردن. بۆ لەبەر ئەوەی الذين آمنوا وكانوا يتقون، ئەوانەی ئیمانی چەسپاویان هەبوو و لە خوا ئەترسان سبحانه وتعالى. ترسان لە خوا وا لە ئینسانەکە نەخەفەتی هەیە، نەدڵگرانە، نەخەفەتی هەیە، نەئەترسێ، نەترس وای لێکە دڵگران بێ و نەدڵگرانیەکانیشی بەرەو ترس و نەخۆشی نەفسی ئەبا. بۆ لەبەرەوەی کەسێکە لە خوا ترسا ئەزانی هەموو شتی سەرزەوی لای خوای پەروەردگارە، هەموو ئەو شتانەی کە هەیە لە سەرزەوی هی ئەڵڵایە سبحانه وتعالى. بۆیە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ والله ولي المتقين. خوای پەروەردگار نزیکە، خۆشەویستی ئەو کەسانەیە کە لە خوای پەروەردگار ئەترسن، کە پارێزکارن لە الله سبحانه وتعالى. و ئەو پارێزکاریش نیعمەتێکە لەو نیعمەتانی تەنها ئەهلی تەقوا هەستی پێکەن. ئەهلی تەقوا بەم نیعمەتە ئەزانن. کەسێکە لێی نەزانێ زۆر بەلایەوە قورسە. وەکو ئیمامی ئیبن سعدی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ فكل من كان مؤمنا تقيا كان لله تبارك وتعالى وليا. هەر کەسێک ئیماندارێکی تەقوادار و لە خوا ترس بێ، ئەوە لە لای خوای پەروەردگار خۆشەویستە و ئەولیایە. پێوەەر بۆ ئەولیابوون ئەوەیە ئینسان ئیمانێکی سەلیمی هەبێ و تەقوادار بێ. کە ئیمان و تەقوا ئاوێتە یەک بوون، ئەو کاتە دڵنیا بە ئەزیزەکەم لە لای خوای پەروەردگار تۆ خۆشەویستی و پێوەری تۆش لای خوای پەروەردگار ئەوەیە کە لەسەرت بەجواب دێ. هەر وەکو لە فەرمودەیەکی صەحیحە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ خوای پەروەردگار لەسەر عەبدەکانی دێتە جواب. چۆن؟ ئەفەرمێ من عادا لی وەلیەن فقد ئاذەنتوه بالحەرب. بە پەیژەی تەقوایە سەرکەوە بۆ ئەوەی کە کەسێک هاتە دوژمنایەتیت
الله سبحانه وتعالى بيد جاتي أو كسبك لبرتو بو من عادى لي وليا فقد آذنته بالحرب. هر كسي أزيتي خوشويستك لخوشويستكاني من بداية الذين آمنوا وكانوا يتقون من إعلان حربي لقلاكم قرب سر أو كسي خواي فرورقار حربي لقلاك أفرمي وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضت عليه. أفرمي من هيج شتيك بأندازي أو للام خوشويس نية هيج كاتك عبدكم ليم نزيك نابيته بأندازي أويك للاي من خوشويس لسري فرزم كردوه بويا فرز كان وإلى إنسانك إنسان بريت آسي تقوى براي برزم تو بينس فرز لسر واجبه روجي مانجي رمضان لسر واجبه كاتيك حج أكي دولة مني لسرد واجبه كاتيك زكاة أبي هولدي أو باري لشويني خويا صرفكي بيدي تكسي مستحق لشويني تايبتي خويا كاتيك خوي پروردگار مالي داوته توي ناسي ومالي داوة بيت يشي فقير كردوه واي ليه كردوه كچاوي لدسي توبي بويا أم بيجانا بريتية لچي پەیژەی فەرزەکان ئینسان کە کۆمەڵەشتێکی لەسەر فەرز کراوە ئیلتیزام ئەکاتە ئەو فەرزانەوە ئەو کاتە بە پەیژەی تەقوایە سەر ئەکەوێ خوای پەروەردگار خۆشی ئەوێ ئەفەرمێ وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه تا کۆتایی فەرموو دەکا ئەفەرمێت من ئەو عەبدە هەر لێم نزیک ئەبێتەوە بەچی بە نەفل بە ئەو شتانی کە خۆبەخشن زەکات فەرزە ئەیدا بەڵام سەدەقەی زۆریش ئەکا ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرزە ئەیکا بەڵام لەگەڵ مانگی ڕەمەزانیشە دووشەمان و پێنجشەمان 12 و 13 و 14 مانگی عەرەبی بە ڕۆژووە بێ لەگەڵ ئەوەشا کە حەج ئەکا فەرزە لەسەری و دەوڵەمەنە لەگەڵ ئەوەشا عەمرەش ئەکا لەگەڵ ئەوەیە کەوەها نوێژە فەرزەکانی ئەکا شەو نوێژیش ئەکا سونەتی زۆر ئەکا چاشتە نوێژ ئەکا هەوڵ ئەدا قیامەتی خۆی بکڕێ بەم شێوازە تۆ ئەبیتە خۆشەویستی خوا کە ئەم خۆشەویستی و تەقوایە بوو بە قەڵغانێک بوو بە ناسنامەیەک بۆ تو هەر کەسێ دژایەتی کە بەخوا قەسەم کەسێ بوختانت بۆ بکە خوای پەروەردگار لە ماڵی خۆیان فەسحی ئەکات و پێشی ئەڵێ ئەمە لەبەر ئەوە چکۆم تەسەور مەکە ئەزیەتی کەسێ بدەی کە خوای گەورە خۆشی بێ ئیلا خوا ئەزیەتت ئەدا داواکەم لە خوای پەروەردگار وامان لێ بکات دوور بین لە ئەزیەتدانی ئەهلی ئیمان ئەگەرنا زۆر زۆر زەرەری تیا ئەکەین. خۆشەویستان هەندێک لە سەلەف ئەفەرمون ئەسڵ التەقوا ئەسڵی تەقوا چییە؟ محاسەبەکردی نەفسی خۆتە. هەر کەسێ محاسەبەی نەفسی خۆی کە ئەبێتە ئەهلی تەقوا. هەر کەسێکیش لێ پێچینەوە ڕقابەتێک لەسەر نەفسی تاوانباری خۆی دانەنا هیچ کاتێک تام و چێژ لە تەقوا ناکاو و ناشبێتە ئەهلی پارێزکار ئەو پارێزکاری کە خوای پەروەردگار خۆشی ئەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحا واردە ئەفەرمێ اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. پێغەمبەر عليه الصلاة والسلام داوای ئەمەی کردو ئەفەرمێ خوایە من داوای هیدایەتت لێ یەکەم داوای لە خۆت نزیک و پارێزکاریت لێ یەکەم ببمە ئەهلی تەقوا داوات لێ یەکەم پاک ڕامانگری داوات لێ یەکەم دەوڵەمەندمان کەی بێپێویستمان کەی لە خەڵکی خراپەکار و ئەو کەسانی کەوەها زەرەر ئەدەن لە شخصیەتی ئینسان چکۆم ئینسان ئەگەر بێت و هیدایەت وەرگرێ و تەقوادار بێ و خۆی پاک ڕاگرێ و لەگەڵ ئەوەشە خوای پەروەردگار بێپێویستی کا لە خەڵک کەسێکی زۆر سەربەز دەرەچێ خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕێ بۆیە سەیری کەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە سەفەرەکانیە کاتێک کە سەفەر ئەکا گەشت ئەکا کە کاتێ دەرئەچێ ئەفەرمێ اللهم إنا نسألك في سفرنا هذا البر والتقوى خوایە لەم گەشتەی کە ئەیکەم گەشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چۆ بووە خۆ بۆ سەفر و سیاحەت و لەزەتی خۆی نەبوو بۆ جەنگ و جیهاد دەرچوو بۆ سەردانی خزم و کەسوکار دەرچوو هەموو سەردانەکانی بریتی بۆ لە عیبادەت ئەفەرمی خوایە ئەلەم سەفەرا من داوای چاکە و تەقوا و پارێزکاری لە تو ئەکەم اللهم إنا نسألك في سفرنا هذا البر والتقوى ولەگەڵ ئەوەیە ومن العمل ما ترضى تاوەکو کۆتایەکەی بۆیە خۆشەویستان ئەمیری ئیمانداران پێشەوای ئیمانداران عەلی کوڕی ئەبوو طالب ڕەزای خوای لێ بێ ئەفەرمێ التقوى هي الخوف من الجليل. تقوى چیە براکانم؟ تقوى پێوەری تقوى ترسانە لە خوای پەروەردگار ئەوەیە پێوەری تقوى لای ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ ئەفەرمێ تقوى بریتیە لە چی؟ بریتیە لە ترسانێکی مەحەز تەنها لە الله سبحانه وتعالى. دووەم ئەفەرمێ والعمل بالتنزيل کردەوەکردن بە قورئان. ئینسان ئەگەر هاتوو کردەوەکانی کردەوەی قورئان نەبی متەقینیە ئەگەر هاتوو ئینسانی مسلمان قورئانی نەکردە پێوەری ژیانی نەیکردە مامۆستا نەیکردە کەتەلۆگ نەیکردە شتێک کە ڕۆژانە بگەڕێتەوە بۆ لای
کاتێک کە قورئان حکمێک دەرئەکا و ئەم پێی رازی نییە، قورئان داوای شتێکی لێکا و ئەم پێی رازی نییە، قورئان ئەمری کردووە لە ڕیبا دوورکەوێتەوە ڕیبا ئەخوا، قورئان ئەمری پێ کردووە قل للمؤمنین یغضوا من ابصارهم کاکە چاوت بگرەوە ئەو ئەڕوا چاوی بەرەڵا ئەکا، قورئان ئەمری پێ کردووە واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا، باڵی زەلیلیت بۆ دایک و باوکت ڕاکێشە، گوێڕایەڵیان بە، دەستیان ماچکە، ئیشەکانیان بۆ بکە، ئاخ و ئۆف لە دەستیان مەکە تو بێ دایکت بێتە بەرشەق. خوای پەروەردگار ئەفەرمێ وعاشروهن بالمعروف، ڕێز لە خێزانەکانتان بگرن، دەستگیرۆییان بکەن، مامۆستا بن بۆیان، هاوکار و دەستبارگیری ئیشەکانیان بن، تۆ بێی عەزیەتی بدەیت و ناموسی هەتکەیت و لێی دەیت و دەریکەیت و بیکوتی و ڕۆژانە کێشە و ئاژاوە لە ماڵ و مناڵ و دایک و کەسوکار و کەسابەت و ئیش دەبێ، لەکوێ تۆ ئەبیتە ئەو کەسەی کە ئەهلی تەقوابی. بۆیە حکمکردن بە تەنزیل، گەڕانەوە بۆ ئەو تەنزیلەی کە خوا دایگردووە بریتیە لەو قورئانەی کە ئێستا و داهاتووی ئێمەی تایە، خۆشگوزەرانیمان پابەندە بە قورئانەوە، ئەوە بریتیە لە تەقوا. الخوف من الجليل والعمل بالتنزيل، کردەوەکردن بە قورئان. والقناعة بالقليل، ئەگەر هاتوو قەناعەتت بەکەم نەبوو لە ئەهلی تەقوا نابیت، قەناعەتت بەکەم هەبێ عەزیزەکەم. چکەم هیچ کەسێ ناگاتە چڵە پۆپەی دەوڵەمەنی، هیچ کەسێ ناگاتە چڵە پۆپەی دەسەڵات و قەڵەمڕەوی، هیچ کەسێ ناگاتە چڵە پۆپەی لەشساغی. وەکو شاعیرە فەرمێ كل شيء إذا ما تم نقصانه، هەموو شتێک کە تەواو کامل بوو بەرەو نقصانی ئەگەڕێتەوە. ئەگەر جەنابەت وەختی خۆی حەزت کرد خێزان پێکەوە دەینات، ئەگەر حەزت کرد سیارە هەبێ هەتە، ئەگەر حەزت کرد خانووت هەبێ هەتا، ئەو کاتە جەنابەت بە ئاستێکە ئەڕۆی کە ئەلەو ئیشەیە کە بەرەو کاملبوون ئەڕۆی جارێتر دێیتەوە خوارەوە. هاتنە خوارەوەت گەواهیدەری ئەوەیە کە جەنابەت ناتوانانی لە هەموو شتەکانە سەرکەوتوبی وەک خۆی بی، ناتوانانی لە هەموو شتێکە وا لە خۆت بکەیت کە بگەیتە چڵە پۆپەی هەموو شتێ. بۆیە زۆر گرنگە ئینسانی موسڵمان ڕازی بێ بەکەم ڕازی بوون نیعمەتێکە خوای داتە عەبدەکانی. سەیری دەستی خەڵکی مەکە، ولا تمدن عینیک إلى ما متعنا به. خوای پەروەردگار باسێکا فەرمی ئەی محەممەد صلی الله علیه وسلم و تۆیش و ئەوانیشی کە شوێنتووەکەم چاومە بڕەشتی خەڵک، بە قەناعەت دەبێ بەکەم. و دنیا خۆشی کەم و کورتە، پێویستە قەناعەتمان هەبێ لەسەر دنیا. واز لە شتەکانی ناو دنیا بێنە، هە دنیا بۆ خۆی کەمە. والقناعة بالقليل، کاکە من 50 ساڵ مۆڵەتمە، 60 70 مۆڵەتمە، دوای ئەوە کۆتاییم پێ دێ و ئەڕۆم، کەواتە پێویستە بەم کەمەی دنیا قەناعەتم هەبێتە ئەگەمەوە خوای پەروەردگار سبحانه وتعالى. ولەگەڵ ئەوەشە والاستعداد ليوم الرحيل، بۆچی ئینسانی موسڵمان پێویستە بەردەوام دەستنوێژی هەبێ؟ بۆ ئەوەی کە نازانێت چی کاتێ لە دنیا دەرەچێت. لا يحافظ عليها إلا مؤمن، تەنها ئیماندار مواظبەی کاتەکانی نوێژ و دەستنوێژ ئەکا. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، چکۆم کاتی تۆ دیاری کراوە. إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. معنای تەقوا ئەوەیە کە ئینسانی موسڵمان ئیستعدادی تیابێ بۆ جێهێشتنی دنیا. ێ باشە تۆ ئەگەر هەموو هەوڵ و هیمەتت ئەوە بێ ماڵت خۆشتر بێ و سیارەت جوانتر بێ و دەسەڵاتت زۆرتر بێ، کوا تۆ بیرت لە مردن کردوێتەوە. بۆیە ئینسان بە ئەندازەی مردن کە ڕۆژانە خەبەری ئەداتێ زۆرتر لە خواترس ئەبێ، چکۆم هەموو دقەیەک بۆی هێتۆ دنیا جێبێت. بۆیە سەیری ئینسانی موسڵمانەکەی ئەوەندەی موازەبەی زکری بەیانان و ئێواران ئەکا مەزبوطە لەسەری، ئەوەنەی بەردەوام دەستنوێژی هەیە و ناڵێ بێ دەستنوێژ بێ، ئەوەندەی ڕۆژانە سەڵاواتی زۆر لێدا، قورئان ئەخوێنێ، سەردانی گۆڕستان ئەکا، ئەزانیە ڕۆژێک دێ ئەمانە لە بەردەسی ئەڕوا. بۆیە کاتێک کە پێی ئەڵێن خێرێکەیە، سەدەقەیەکەیە، چاکەیەکەیە، ئیشێکی باش لە فڵانە شوێنەیە، ئەم زۆر بە سەریعی ئەڕوائیکە، چکەم بۆ واتای تەقوا ئەوەیە ئیستعدادت تیابێ بۆ جێهێشتنی دنیا. ئێت و باوەشکەیتە دنیا لەکوێ ئەتوانی ئیستعدادی ئەوە تیابێ لە دنیا دەرچی. بۆیە خۆشەویستان، ئینسانی موسڵمان بە لە خواترسان ئەگاتە خۆشگوزەرانی لە هەموو شتێکە. تەقوای خوا ئەوەیە ئینسان بەرز ئەکاتەوە تا ئەو ئاستەی کە هەموو کەسێک لەسەر زەویا خۆشی بێ. هیچ کەسێک نییە لە خواترس بێ ئیلا خۆشەویستە تەنانەت لە لای فوساق و فوجارەکانیش. بەڵام هیچ کەسێک نییە دەست لە تەقوای خوا بەردا ئیلا خوای پەروەردگار شەیئەن فەشەیئەن لە ناو خەڵکیە فەزحی ئەکا، ئیشی ناڕوا، بۆ لەبەر ئەوەی دەستی پاک نییە، دەمی پاک نییە، چاوی پاک نییە، بیرکردنەوەی پاک نییە. بۆیە ئینسانی لە خواترس ئەم شتانەی هەموو تەواوە داوا ئەکەم لە خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقیبەت خێر بکە، نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتمان لێ وەرگێ. خوای پەروەردگار لە کەسی تەقوادارانمان بگێڕێ و لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەهلی تەقوا و چاکەکارانە حەشرمان بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.